32هەمین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەیە. ئێمە ئەو پەیامەمان هەیە کە 32 ساڵ لەمە و پێش جیهان دەموچاوی بەستە بوو لە ئاست ئەم تاوانەیە، ئەو جیهانەی کە ئەمڕۆ بەدەست کۆرۆناوە گیری خواردووە. 32 ساڵ لەمە پێش ئەم هەڵەبجەیە بە بەرچاوی جیهانەوە کیمیاباران کرا، بەڵام جیهان بە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و ژیانی ئیسلامیەوە هیچی حرفێکی نەوت لەسەر ئەم کیمیابارانە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دوای ڕاپەڕینەوە ئەوەی پێی کرابێ لە ئیدارە و حکومڕانی هەوڵەکانی بەردەوام بووە بۆ ئاوادانکردنەوەی هەڵەبجە و بە پارێزگابوونی، ئێسێش بەردەوامە بێ بۆ پتەوکردنی دامەزراندنی پایەیەکانی پارێزگایەکی بەهێز بۆ تەواوکردنی پرۆسەی بە پارێزگابوون و دامەزراندنی سەرجەمیەکە ئیداری و بەڕێوەبەرایەتیەکان بۆ ئەوەی هاوشانی پارێزگاکانی تری عێراق و کوردستان ناسنامەی تەواوی خۆی وەرگێ. هەڵەبجە لە بیرمان نەچێ پایتەختی ئاشتیە ئێستا لە هەرێمی کوردستان. پەیامی هەڵەبجە و هەڵەبجەیەکان هەمیشە ئاشتی و ئاشتی خوازی بووە. هەڵەبجە مێژوویەکی گرنگی هەیە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان، لە بزوتنەوەی ڕووناکبیری. هەڵەبجە پێشەنگ بووە لە خەباتە، بۆیە ئومێد دەکەین هەر هەمومان حکوومەت و دامەزراوە فەرمیەکان و حیزبە سیاسیەکان، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، دامەزراوەکانی ڕاگەیاندن بتوانین پێکەوە گیانی پێکەوە ژیان و پێکەوە کارکردن بۆ خزمەتی هەڵەبجە بەردەوام بێت.